سەرڕای ئەو دۆخەنە لەبارە داراییەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتوتەوە یەکێک لە قوتابخانەکانی ئامادەیی کچان لە قەزای سۆران دوای ئەوەی قوتابیەکان جلوبەرجیان لە سەرەتای ساڵی خوێندنەوە کڕیوە، بەڵام لە ئێستاشدا لەلایەن بەڕێوەبەری قوتابخانەکەوە جۆری جلوبەرگەکانیان بۆ جۆرێکتر بۆ دیاری کراوە کە سوکاری قوتابیانیش ناڕازین لە بڕیارەکە و دەڵێن ئەوان لە توانایەندانیە جارێکتر جلوبەرگ بۆ قوتابیەکانیان بکردنەوە لە کاتێکدا جلوبەرجی قوتابخانەیان کڕیوە و بەشێکی زۆری قوتابیانیش کەم دەرامەتن. بەڵێ جلوبەرجیان کردو هەتا وەکو باوکی قوتابی وەکو مامۆستاچی لە قوتابخانەی عکسی داوامەکەی ئەوان من دوو دەستەجلم بە کچەکەی خۆم کڕی بوو، بەڵام ئێستا ئیزبارێت بە هەردوو دەستەجلێکی فڕدەمە ماڵێ دوو دەستێکی شیرۆ بکڕم، بەڵام احتمالی من وەزم لە زۆر خەڵکی کەش باشتروی، بەڵام من ئاگادارم کە باوکی قوتابی هاتیە بە مامۆستاکی گوتیە بە مدیری گوتیە بە بەڕێبەری ئەم قوتابخانەی گوتیە کاتە لێ دەکەم کە تەنها 3000 نام لە بەرکمدا بە چۆن بتوانم جلوبەرجی کچەکەم بگۆڕم. گوتی کەیفی خۆت توانیت بە خۆت بچی پەیدای بکەیت. ئەزانیت چێ برا عالم بێ مەعاشە پارە نیە خوددا قبول ناکەتن، ئەمە دەستە زرک بۆ تەڵەبەی کڕی بڕۆ زرکا بکڕەوە باشم پارێکی بینیم گوت مامۆستا دەسەڵاتم نییە گوتی ڕازیەوە نەڕازی گوتی کەیفی خۆت بە کچەکەت مەنێرە مەکتەبی غەدر نیەت خوددا گوتی ئەو پێلاوانە ئەو پێلاوە ئەو قەمسەلێنە ئەو قەمسەلە کودی بیتن باشە ها ئەو سەین و بینە بعالم کەتە دەرسەکی دێتە عالمی خۆ بخیرە خو نادەنە عالمی دەبیت چاون تەڵەبێ من معاشە و تەڵەبەی وەرگریت ویان نا جلمان کڕیوە بۆ پۆلی هەفت مامۆستاش وتی بە ئێمە بۆ ئەوەی بگۆڕین 20,000 داوە بەوانە ئێستاش تەڵەبە هەموو دوودرن لەسەر ئەوانە هیچ کەسیان بەدڵیان نییە. ئەو جلکانە دەستێکی زرکشیان بەمان کڕی ئینەوە وەزبی یەکەم 4 تەلەبەنە بەمنیان کڕ ڕۆژارەکە دین ئەلعەن وکەش ئەوە بە 100,000 و بە 100,000 دیشتم کرد ئەوە 200,000 ئیش نییە ئیشە خەباتە نییە ئیشە عەمەلە بە عەمەلەی زۆر ئەوی هەتا ئەو جلکانە بکڕمەوە. سەبارەت بە پۆشاکی قوتابیان کە ساڵانە لە بەڕێوەبەری ڕاگەیاندنی پەروەردەی سۆرانیش دەڵێت قوتابی ئازادە لە چ شوێنێک جلوبەرگ دەکڕێ و ئەو کۆت و بەندانەمان لەسەر قوتابی نەهێشتووە و ڕەچاوی بار و گوزەرانی قوتابیانمان کردووە. دەشڵێت هەر قوتابخانەیەک سەرپێچی بکات و لەگەڵ کۆمپانیاکان ڕێک بکەون لێپێچینەوەیان لەگەڵدا دەکەین. ئێمە پێشتر گشتاندنمان کردوە پار ساڵیش هەر بۆ باخچەکانی منداڵان تا قۆناغی ئامادەی کە ئەو ڕێنماییانی کە لە گشتانەکە هەیە بە تایبەت ئەوەی ڕەبتی بە کڕینی جلوبەرگی قوتابیەوە هەیە پابەن من پێوە و ئەگەر قوتابخانەیەکش پابەن نەوەی پێوە هێتا ئێستا قوتابیەک نەهاتوە پێمان بڵێ لەلایەن کارژێری قوتابخانەوە پێمان گوتراوە دەبێت ئیلا ئەو جلوبەرگە لەبەر بکەن و لەگەڵ فڵان کۆمپانیاش عەقدمان کردووە جلوبەرێک بکرێت ئەو حاڵەتەمان نەبووە. ئەگەر حاڵەتی واش هەبێت ئێمە ئاگادار بکرێتەوە حتمما بە پێی ئەو ئیجراعاتی کە ئێمە هەمانە بە دووادات چوون دەکەین و ئەگەر پێویست بکە بە ئیجراعاتیش دەکەین. کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان بەدەست چەندین قەیرانی جۆرا و جۆرەوە گرفتارە، هەر لە نەبوونی مامۆستا و کەمی بینای قوتابخانە و پەرتوک و خراپی گوزەرانی مامۆستاوە. تا ئێستاش حکوومەت دوای چەندین ساڵ نەیتوانیوە کێشەکان چارەسەر بکات و ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوون دەکەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.